خۆشەویستانی بینەر سڵاو گوڵان هیزریم بە یارمەتی هاوڕێ هاوکارانم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لە بەرنامەکەی خۆتان بەرنامەی کولکە زێڕینە هاتمەوە خزمەتتان بەڵام ئەم جارە جیاواز لە چەند بەرنامەی پێشومان لە یەکێک لە کۆڕەکانی دیکەی شەوانی کولتوری لە نۆڕوێژ کە تایبەتە بە ناساندنی کتێبێک بە ناوی نەتەوەسازی لەگەڵتان دەبین. هیوادارم کە هەم کۆڕەکە و هەم بەرنامەی ئەم جارەمان جێی پەسەندی هەموو لایەکتان بێت و کات و ساتێکی بەسوودمان لەگەڵدا تێپەڕ بکەن. بەڵێ ئەمڕۆ کۆڕێکی تایبەت بۆ پرسێکی تایبەت لێکی کۆ کردوینەتەوە، ئەویش تاوتوێ لەسەر یەکێک لە گرنگترین پرسەکان، پرسی ناسنامە و نەتەوەیە. کتێبی نەتەوەسازی بەرهەمی نووسەر و ڕووناکبیری گەلەکەمان کاک عەبدوڵڵا حیجابە کە بەڕێزیان بۆ خۆی بەشداری ئەو کۆڕەیە و لێرەوە پیرۆزباییان لێ دەکەین. ناوبراو لەو کتێبەدا ئەو باسە دەهاروژێنێ کە ئاخۆ مرۆڤ چۆن دەتوانێت لە چوارچێوەی بەرتەسکەکانی ناسنامەی ئیتنیکی دا ببڕێت و بگاتە پێناسەیەکی فراوانتر و مرۆڤانەتری خۆی. هاوکات هەر لەو کۆڕەدا لەلایەن مامۆستا محەممەد ئەحمەدیانەوە هەڵسەنگاندن بۆ ئەو بەرهەمەی نووسەر دەکرێ و لایەنە جۆراوجۆرەکانی دەخرێتە بەرتیشکی سەرنج و شرۆڤەوە. فەرمونون بە یەکەوە بچینە ناو کۆڕی شەوانی کولتوری و باس و بڕگە و بابەتەکانی ئەم ئێوارە کۆڕە. خۆزگە وەتەن بە شان و پیل هەڵگیرابە، خۆزگە وەتەن بە شان و پیل هەڵگیرابە، لە هەر جێیەک مەرگ بەرۆشی پێگرت پام، هەر لەوێن دەر وەک ئاڵا پێمدا درابە. ئازان و خۆشەویستان بەخێر بێن، بەخێر بێن بۆ کۆڕی شەوانی کولتوری لە نۆڕوێژ. کۆڕی شەوانی کولتوری لە درێژەی کار و چالاکیەکانی خۆیدا بە مەبەستی لاکردنەوە لە ئەدەب و ڕۆشنبیری نەتەوەکەمان و ڕێزگرتن لە نووسەران و قەڵەم و بەرهەمەکانیان ئەو کۆڕانە بەڕێوە دەبا. هەر بۆیە بۆ ئەم جارەیان کۆڕی شەوانی کولتوری میوانداری بەڕێز کاک عەبدوڵڵا حیجاب نووسەر و چالاکی سیاسی کردو کە نوێترین بەرهەمی خۆی لەو کۆڕەدا بناسێنێ و باسی لەسەر بکا و هاوکات تاوتوێ بکرێ. دەگەڵ باسەکانی کاک عەبدوڵڵا حیجاب هاوکات مامۆستا محەممەد ئەحمەدیان کە هەم کاری پێداچوونەوەی بە کتێبەکەدا کردو، هەم بە چاوێکی سرنج و شڕۆڤەوە خوێندوویەتەوە، لێرە تیشک دەخاتە سەر لایەنە جۆراوجۆرەکانی ئەو بەرهەمە نوێیە و هەڵسەنگانی بۆ دەکا. هەروەک ئاماژەم پێکرد نوێترین بەرهەمی کاک عەبدوڵڵا حیجاب کتێبێکە بە ناوی نەتەوەسازی تێپەڕبوون لە ناسنامەی ئیتنیشیەوە. بۆیە بەیەکەوە دەچینە لای کاک عەبدوڵڵا حیجاب و هاوکات کاتیش بۆ ئێوە لە بەرساو گیراوە و ئێوە ئازانیش دەتوانن بە تێبینی و سرنجەکانی خۆتان کۆڕەکە دەوڵەمەندتر بکەن. زۆر زۆر بەخێر بن سەرچاوی من، زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی کە لە خزمەتتاندا بم. ئەو مانگە و ڕۆژانە ساڵڕۆژی شەهیدبوونی کاک سەعیدە دکتۆر سادقی شەرەفکەندی، ئەو نووسراوەم پێشانی کاک مەنسووردا. کاک مەنسوورە وەختەی کە دوای ئەوەی کە لە حەفتخاڵی ڕۆستەم و لە فیلتری مامۆستا محەممەد تێپەڕیم و وەریان گرتم کە ببم بە پێشمەرگە و لە حزبدا بمێنمەوە، دەورەی پەروەردەتەوە بوو. دوای چوون بۆ رادیۆی حزب، ماوەیەک لەوێ بووم، دواتری دی بەشی کرماجی بێژەریم دەکرد، بەشی فارسی جاروبار. وتارێکم نووسی هەر بۆ شت، هەر بۆ ئەوەی کە بزانم دەتوانم بنووسم یان نە. دکتۆر سەعید پێدا چووە، کاک مەسعود دەزانێت کە دکتۆر سەعید چەند ورد بوو و چەند جوان پێدا چووە، ڕێنمونیشی دەکرد. ئەوەی کە بۆ من جێ سەرنجە ئەوەیە کە
ئەو پێشدێڕەی کە لێرە نووسیوێتی ڕامگرتووە ئێستاش لەگەڵەوەی ئەنشاب کرا لەگەڵەوەی کە کەوتینە جەبهەی بەرامبەری یەکتر بەڵام ئەوەی کە ڕۆژێک فێری شتێکت بکە دەبێت تا دەمری مەمنونی بی من تا هەم ئەگەر شتێکم نووسی بێ مەمنونی مامۆستایانی بە دکتۆر سادقی شەرەفیاندیم یادی بەخێر ئەوڕۆ 3 ڕۆژ لەوە 5 ساڵ ڕۆژی شەهید بوونی بووم لەوێدا ڕێنوێنیم دەکە کە ئەگەر بمەوێشت بنووسم ئەگەر بمەوێ بم کەسێک کە نووسراوەکانی هەر نووسراوەی بڵێ ڕاشکردنی وتار لاپەڕە نەبێ چۆن بنووسم زۆری پێچوو تا تێگەیشتم بەڵام بەهەرحاڵ مامۆستایەک بوو کە فێری کردم کە چۆن بنووسم یادی بەخێر و ژیانی لە دڵی منداڵانی کوردە بەردەوام بێ زۆر سپاس مامۆستا محەممەد بۆ ناساندنی ئەو کتێبە بۆمانە لابە ئێستا جەبێ مەسەرەوە بۆ ناساندنی ئەو کتێبە لە ڕاستیدا کتێبەکە ساڵی 2000 تەواو بووە لە چارچوبەی تێزی بڵێن خوێندنەکەمدا درا بە زانکۆ و ئەو دەم تەواو بوو بەڵام دواتر هەر هەوڵم دەدا پێشم خۆش بوو کە زوو بیکەم بە کوردی دەرفەت نەبوو بەشێکی تەمبەڵی خۆم بوو بەشێکی کاری ڕۆژانە بوو بەشێکی چۆزان نیوە سیاسەتکردن بوو هەڵاتەڵاتی ئەولا نەکرا بەڵام دی دواتر لە 2023 دەستم پێ کرد و 2025 بە خۆشیەوە چاپ کرا لەلایەن کتێبی 49 لە سوێد لە کاتی ئامادەکردنی بۆ بەشی کوردی هەوڵم دا کە بە کوردی دای بڕێژمەوە بەڵام ناوەڕۆکەی نەگۆڕم ئەگەر هەڵا بێ هەر بەو هەڵانە و بنووسم ئەگەر سەرکەوتوو نەبم هەر بەو ناسەرکەوتوویەوە بیدەمە دەرەوە و ئەگەر شتێکی تێدا بێ با ناوەڕۆکەکەی هەوتەری بێ یا هەوخام بێ لەگەل ناوەڕۆکە نۆروێژیەکەی کە بە نۆروێژی ئامادەکراوە کتێبەکە لە وەختی خۆیدا ساڵی 2020 ئێستا لە کتێبخانەی زانکۆی ئۆسلۆ بلیندرن هەیە کەسێک پێی خۆش پێ نۆروێژەکەی بخوێنێت دەتوانێت لەوێ وەرگیری بخوێنێتەوە لە لای خۆشم پێم وایە بەشی PDF-ەکەم هەیە هەرچەند کاک ئەمیر کە لێرەیە دەجاردەوەی کردو هەر دەجارش پێم کردووە باشەوە هێستاش پێم وایە جێبەجێ نەبووە بەڵام بەهەرحاڵ کتێبێکی بە نۆروێژیش هەیە نەمگۆڕیوە بۆ من پرسیار بوو کە ئەگەر دەست پێ دەکەم لەکوێرە دەست پێ بکەم دوایەوەی کە بۆ خۆ دەیخوێنیەوە هەندێک تێدەگەی هەندێک حاڵی دەبی دەبێت نقطەیەک هەبێ نقطەی دەستپێکت هەبێ لە لێکۆڵینەوە لەسەر بزودنەوەی نەتەوەی کوردستان یان ناسیۆنالیزمی کوردیدا بۆچوونی جیاوازەیە تێڕوانینی جیاوازەیە کە بەداخەوە هیچ شانیە تێۆریسیانی کورد نین بزودنەوەی کورد لەسەر بنەمای تیۆری دەستی پێ نەکردووە هەلومەرجی دەستپێکردن و گەشەکردنی بزودنەوەی کوردستان بزودنەوەی چەکداری کوردستان هەلومەرجێکی دیکە بووە من ناشمە سەر ئەو باسەوە باسێکی دیکەیە ئەگەر ئینسان زۆر بە وردی و بە تێر و تەسەڵی باسی نەکە دەتوانێت لێکدانەوەی هەڵی لێ بکەوێتەوە بۆیە ناشمەنەوە باسەوە بەڵام ئەوەی کە دەگەڕێتەوە سەر هەلومەرجی گەشەکردنی بزودنەوەی نەتەوەی ئەوەی پێدان ناشنال موومنت بە ئینگلیسی یان ناشۆنال بە ئینگلیسە بە نۆروێژی هەلومەرجی تایبەتی خۆی هەیە تەنیا هەڵگرتنی چەک و شەڕکردن نییە دەتوانێت شەڕ بکەیت دەتوانێت چەکت هەڵگرت بێت دەتوانێت لە خزمەت بزودنەوەی نەتەوەیی دابی بەڵام گەشەکردنی بزودنەوەی نەتەوەیی چەکەرەکردنی بزودنەوەی نەتەوەیی مۆزوعێکی دیکەیە لەو کتێبەدا ئەگەر بەشی بڵێن دەستپێکردن و بەشە زانستیەکەی لە گۆشەیەکدا بنێ بچینەوە سەر نەو خودی ناوەڕۆکی کتێبەکەوە بۆچوونەکانی جیاواز دێنێتە بەرباس یەکێک لەوانە ئەوەی کە ڕۆبەرت ئولسن ئەوانە باس دەکەن ئەوانە گەشەی بزودنەوەی کورد یا سەرهەڵدانی بزودنەوەی کورد دەگەڕێنەوە بۆ ساڵی 1880 یعنی 1883 بە وردی ئەگەر باسی بکەین بە ڕاپەڕینی شێخ سەعیدی پیرە شێخ عوبەیدوڵای شەمزینی زەحمەتێکە لە باری زانستیەوە بتوانێت ئەو بزودنەوەی لەو چارچێوەیەدا بگونجێنیت لەو قاڵبەدا بگونجێنی کە ئەوە وشیاری نەتەوەیی بوو لە کوردستاندا کە ئەو بزودنەوەی لێکەوتەوە دەکرێت من غەڵات بم دەکرێت من هەڵا بم دەکرێت لێکدانەوەکەم هەڵا بێ ئەو ڕوانگەیی کە من پێگەیشتم کۆمەڵگا دەبێت لە هەندێک بۆرە و گەیشت بێتە ئاستێک کە بتوانێت پەیامی نەتەوەیی وەربگرێت پەیامێکی سیاسی وەربگرێت پەیامێکی زانستی وەربگرێت کۆمەڵگای کوردەبووری ساڵی 1883 لە وەستەدا نەبوو کۆمەڵگای ئێرانیش لە وەستەدا نەبوو
بەشی زۆری کۆمەلگای تورکیای ئەو ڕۆژ لە وەستەدانە بوو هەرچەند ئیستانبول وەک شارێکی پێشکەوتوو وەک شارێک کە لەوێدا هەم پیشەسازی هەم مۆدێرنیتە خوێندن بە سەدان ساڵ بوو جێگەی گرتبوو هەبوو ناوەندی بە شێوەیە گەشەکردنی بزودنەوەی نەتەوەی هەم تورک و هەم کوردیش بوو ساڵەکانی دواتر لەو باسەدا من ئەوەم باس کردەوە بە گڕوانگەیەک لێکداناوم لەسەر نەکردووە بۆ خۆم لەسەرەوە بڕوایە نیم کە راپەڕینی شێخ عوبەیدولای شەمسینی ئەنجامی گەشەی بزودنەوەی نەتەوەی یا چەکەرەکردنی هێزری نەتەوەیی بوو لە کوردستان شەڕی جیهانی یەکەم هەلومەرجی بەر لە شەڕی جیهانی یەکەم قۆناغێکی زۆر حەساس بوو لەو دوو قۆناغەدا کە لەو کتێبەدا پێکەوە بەراورد دەکرێن یەکێکیان قۆناغی سەروبەندی شەڕی جیهانی یەکەم تا تێکچوونی یەکەم راپەڕینەکانی نەتەوەیی کورد بوون و بە شکستی بزودنەوەی یا راپەڕینی شێخ سەعیدی پیران ساڵی 1925 بڕگەیەکە دواتر لە نەوەدەکانەوە دوێ دەگەڕێمەوە سەر ناوەڕۆکیەوە باسە لە سەروبەندی تێپەڕین لە سەدەی 19 بۆ سەدەی 20 یعنی لە ساڵەکانی بڵێن 1990 تا دەگەتە 1910-1915 شەڕی جیهانی یەکەم تا دەگەڕێت تا دێتەوە سەردەمی دامەزرانی دەوڵەت لە ئێران بە لە تورکیای ئەوڕۆ لەسەر پاشماوەی ئیمپراتۆری ئۆسمانی لە تورکیای ئێستادا کۆمەڵگەکان بەرەو گۆڕان و بەرەو پێشکەوتن یا بەڵێن بەرەو مۆدێرنیزە بوون دەچوون لە کۆمەڵگای سنەتی کۆمەڵگایەکی بڵێن جوتیاری کۆمەڵگایەکی مەرداریەوە تێدەپەڕین بۆ کۆمەڵگایەکی مۆدێرن کە پیشەسازی و ژیانی شاری زیاتر پەیوەندیەکان دەگۆڕدرێ لەو سەردەمەدا کۆمەڵگای کوردستان لە مەهاباد و لە سنە و لە سلێمانی و لە دیاربەکر نە لە کۆمەڵگای بەشێکی زۆری تاران و تەبریز و زەنجان و قەزوین و ئیسفەهان نە زۆر پێشکەوتوتر بوو نە زۆر دووەکەوتوتر بوو لە هەردووک شوێن لە هەر سێک شوێن ژیانی خەڵک ژیانی ڕۆژانەی خەڵک لەسەر بنەمای ژیانێکی سنەتی بوو کە بە سەدان ساڵ ئەگەر نەڵێ هەزاران ساڵ ئەڵگۆڕێکی ئەوتەی بەسەردا نەهاتە بوو ژیانێکی جوتیاری ژیانێکی بڵێن مەرداری و حیوانداری و شتیوان و پەیوەندیەکانی کۆمەڵگا لەسەر بنەمای پەیوەندی خەڵکی دەیەک پێکەوە دوو دێ پێکەوە یا تایفەیەک پێوە عەشیرەیەک پێکەوە قەبیلەیەک پێکەوە بوون هەندێک کۆمەڵگا زوو ئەو پەیوەندیانەیان تێپەڕاند کۆمەڵگای کوردەوەری لەناو ئەو پەیوەندیەدا ماوە و یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە لێرەشدا باس دەکرێت ئێستاش بزودنەوەی کورد هەر خەریکە شەڕ دەکات لە ناوخۆیدا شەڕ مەبەستم شەڕەتەقە نییە مەبەستیم خەبات دەکات بەرخۆدان دەکات خۆراگری دەکات لە بەرامبەر پەیوەندیەکانی کۆمەڵگادا کە ئاستەنگە لەمپەرن لەسەر ڕێگای گەشەی بزودنەوەی کورد هەر ئەوەیە کە بزودنەوەی کورد یا بڵێن کۆمەڵگای کوردەوەری زۆر درەنگ دەستی کرد بەو گۆڕانکاریە کە پێویستە بۆ ئەوەی کە ژیانێکی مۆدرن لەسەر بنەمای ژیانی مۆدرن بزودنەوەی نەتەوەی دروست بێ یەکەم بڵێن ئەنجومەنە کوردیەکان یا کلوبی کوردی لە دوای بڵێن وشیاری بەشێک لە ڕووناکبیرانی کورد کە زیاتر کوڕە دەوڵەمەندەکان بوون بە لە ئیستانبول دەرسیان دەخوێن ئەوان هەستیان کرد کە بزودنەوەی جان تورک یا بزودنەوەی تورکەلاوەکان بە شێوەی خەریکن بەرەو ناسیۆنەلیزمێکی تورکی دەچەند کە لەوێدا جێی کورد و عەرەب نابێتەوە ئەوان دەستیان کرد بەوەی کە بۆ خۆیان پرسیار لە خۆیان بکەن بۆچی ئێمە بۆ خۆمان بزودنەوەیەک دروست نەکەین بۆچی ئێمە بۆ خۆمان کۆنەبینەوە بەر لەوان لە ساڵی 1898 بنەماڵەی بەدرخان کە چەندی ڕووناکبیر و بڵێ ئەشرافی کوردەوەری بوون ئەوان هەستیان بەوە کرد بوو کە پێویستە شتێکی کوردیش هەبێ ئەوەی کە ڕۆژنامەی کوردستان ساڵی 1998 دەستی کرد بە بەشان لە قاهرە بڵاو بووە ئەوەی کە ئەوان دەستیان کرد بە شێوەیەک زمینە سازی بۆ ئەوەی کە بزودنەوەیەکی سیاسی دروست بێ هەموو لە ئەنجامی ئەوەدایە کە ئەوان هەستیان دەکرد لە گەشەکردنی کۆمەڵگادا دەپەراوێز دەخرێن بۆ پاراستنی
جا ئەگەر بڵێن بەرژەوەندی خۆیان بێ موقعیەتی خۆیان بێ ئەوەی کە هەستی نەتەوەیی بێ و مۆزوعێکی دیکەیە هەستیان دەکرێت کە لە پەراوێز دەخرێن بۆ ئەوەی کە لەو پەراوێزەدا ئەوان خۆیان ون نەکەن ویستیان کە بۆ خۆیان بزودنەوەیەک دروستکەن بە ئەوە یارمەتیدەر بوو بۆ ئەوەی کە لە 1970ەوە لە ئیستانبول کۆمەڵێک کلوبی کوردی دروست بکرێن بەر لەوەی کە ئەو کلوبانە دروست بکرێن لایەنی دیکەی کورد کە لەلایەکی ئەمپراتۆری عوسمانی بوو لەلایەکی ئەمپراتۆری قاجار بوو هەردووکان لە قەیرانی زۆر جددیدا بوون ئەمپراتۆری عوسمانی وەک پیاوە نەخۆشەکەی ئەوروپا نەوەی دەبردا چونکە لە چەندین بڵێن قۆناغی شەڕ لەگەڵ رووسیادا شکستی جددی خواردبوو هەموو باڵکانی لە دەستا بوو لە شارەکانی ئەوروپادا بزودنەوە نەتەوەیەکان بزودنەوە ناسیۆنالیستیەکان لە باڵکان دەستیان کردو بە دژایەتی ئەو حرەکەتەی کە لە عوسمانیدا هەبوو وڵاتانی وەک سەربیای ئێستا وەک بڵێن بوڵغارستانی ئێستا ئەوانە هەمویان بەرەو سەربەخۆیشون هەمویان لەژێر دەسەڵاتی تورکە عوسمانیەکاندا بوون کە کوردیش تێدا بەشدار بوو وەک دەسەڵاتدار ئەوانە هەمویان بەرەو ڕزگاری چۆن لە یۆناندا شارێکی جددی هەبوو بۆ سەربەخۆیی لە دژی ئەمپراتۆری عوسمانی یۆنانیەکان دەیانەویست چیا ببنە یۆنانیش بەش بوو لەو ئەمپراتۆریە کوردیش لەوێدا حاکمیەتی هەبوو بەشدار بوو لە حاکمیەتدا لەناو خۆی ئەمپراتۆری عوسمانیدا بزودنەوەی داشناکەکان هەبوو ئەرمەنیەکان دەیانەویست بەرەو دەوڵەت بوون بچن عەرەبەکان وردە جیا بوونەوە لەوەی کە بەشێک لە خلافەتی عوسمانی ویستیان بگەڕێنەوە سەر ئەسڵ و نەسەبی خۆیان بڵێن ئیسلامی دینێکی عەرەبیەوە دەبێ عەرەبەکان حاکمیەتیان هەبێ خلافەتیان هەبێ بە شێوەیەکی گشتی ئیمپراتۆری عوسمانی لەناو قەیرانێکی زۆر جددیدا بوو نەیدەتوانی خۆی بگرێ بە لە ژێر هێرشیشدا بوو چون شەڕی جیهانی یەکەم بوو باسی ئەوەی کە ئیمپراتۆری عوسمانی ئەوەی کە لە دەستیشدا بوو ئەوەش لە دەست بدە زۆر لاواز ببوو لە بەرامبەر ئەوەدا بزودنەوەی تورکە جوانەکان ویستیان کە لەسەر بنەمای بە شێوەیەک ناسیۆنالیزمی تورکی حرەکەتێکی نوێ دەست پێ بکەن کە وڵاتێکی بەهێز دروست بکەن لەو بەرەوە لە دەسەڵاتی قاجار دەزانی کە دەسەڵاتی قاجار لەناو بەحران یا بڵێن لە قەیرانی مەشروعیەتدا بوو دەسەڵاتی شا تەنیا لە تاران مابوو لە جێگەیەکە نەبوو لە هەرێمەکانی دەروەی ناوەند کە تاران بێ بێژگە لە کورد عەرەبەکان و سەرۆک عەشیرەکان تەنانەت ئەوانەی کە زۆر لە فارس دوور نەبوون وەک بڵێن بەختیاریەکان ئەوانە هەر کەس بە خۆی حاکمی منتەقەی خۆی بوو تەنانەت سەرۆک عەشیرەکان یا ڕێبەری ئەو تایفانە بۆ خۆیان بە شێوەی سەربەخۆ لەگەڵ ئینگلیستان هاوپەیمانیان دروست کرد پەیمانیان دەبەست یعنی وەک وڵاتی سەربەخۆ کاریان دەکرد وەک هەرێمی سەربەخۆ کاریان دەکرد دەسەڵاتی دەوڵەتی قاجار یەک جار زۆر لاواز ببوو هیچێک لەوانە نەبوونە باسی ئەوەی کە لەناو کوردەکانی ڕۆژهەڵاتدا بزودنەوەیەکی نەتەوەی یا فکرێکی نەتەوەی چەکەرە بگرێ گەشە بکە لەو سەردەمەدا بۆیە ناوەندی گەشەکردنی یا چەکەرەکردنی فکری نەتەوەی هزری نەتەوەی کوردستان ئیستانبول و سەردەمەکەی ساڵی 1970 دوای 1970 بەشێکی ئەو ڕووناکبیرانەی کورد کە لە سولەیمانیەوە چووبوونەوەکانیان بۆ خۆتان دەتوان لە کتێبەکاندا تەماشایکەن بەڵام ئەوانەی کە لە دەسەڵاتی دواتری حکوومەتی عێراقدا وەک مامۆستا محەممەد ئەمین زەکی بەگۆ زۆر کەسی دیکە ئەوانە بەشێک بوون لەو کلوبانەی کوردی کە لە ئیستانبول هەبوون دواتر شەریف پاشا زۆر کەسی دیکە کە لەو کلوبانەدا هەبوون بنەماڵەکانی گەیلانیەکان بنەماڵی بەدرخانیەکان و زۆر کەسایەتی دیکەی کورد لەو کلوبانەدا کاریان دەکرد بزودنەوەیەکی کوردیان شکل پێدا بە شێوەیە کلوبێکی کوردیان دروست کرد کە هەزری نەتەوەی بڵاوکەنەوە کێشەی ئەوان ئەوە بوو کە ئەوان لە کۆمەڵگۆ دوور بوون ئەوان کە بڵێن لە کلوبەکانی کلوبی کوردی یا ئەنجومەنی کوردی لەوێ خەریکی سازماندەهی خۆیان بوون کێشەیان لەوەدا بوو یا کێشە لەوەدا بوو کە ئەوان بە شێوەیەک لە کۆمەڵگۆی کوردەوەری بەڕابوون کە دەشگەرانەوە کوردستان لەبەرەوەی کە لەناو بنەماڵەی خۆیاندا لەناو عەشیرەتی خۆیاندا ئەگەر خۆشەویستمان بەڵام خاوەن دەسەڵات نەبوون خاوەن نەفوز نەبوون نەیان دەتوانی شەپۆلێک لە کوردستاندا بەڕێ بخەن شەپۆلی بزودنەوەی نەتەوەی بەدەستی ئەوان لە کوردستاندا بەڕێ نەخرا کە دەهاتنەوە کوردستان لەگەڵ کۆمەڵگایەکی عەشیرەتی ڕوبەروون کە دەبووە ئەوان خۆیان لەگەڵ پیوانەکانی کۆمەڵگا لەگەڵ دابنەریتی کۆمەڵگا
بگنجێنێ نەک ئەوەی کە هەوڵ بدەن کە کۆمەڵگا گۆڕانی بەسەردا بێن. کۆمەڵگای یەودەمی کوردستان یەک زانکۆی نەبوو، خوێندنی باڵا نەبوو، تەنانەت خوێندنی سەرەتایی نەبوو. لە مەدرسەکانی سنەتی کە مەدرسەی بڵێن دینی بوون، حجرەی فەقیهان بوون یا مەدرسەی ئاینی بوون، لەوێدا هەستی نەتەوەیی نەبوو، زیاتر هەستی لەو سەردەمەدا زیاتر هەستی دینی هەبوو، هەرچەند بەشێک لە ڕووناکبیرانی کورد بەتایبەت ئەوانەی کە باسی ئەمپراتۆریەکانی کوردی دەکەن بە شێوەیەک باس دەکەن کە تەنانەت لە زمانی ئەحمەدی خانیشدا شەکرێکی بیرێکی نەتەوەیی بوو، هەر ئەوەی کە دەڵێ گەردەی هەبوو یا مە اتفاقێک گەردەی هەبوو یا مە اتحادێک بکرا مە اتفاقێک یا دواتر دەڵێ ڕۆم و عەرەب و ئەجەم تەمامی هەمیا دەکرن ژمەرە غولامی، یعنی دەڵێ باسی هویەتی کوردی دەکەن. ئەوانە هەموو یە قۆناغی بەر لە دروستبوونی فکری نەتەوەیین. ئەوانە هەموو بڵێن هویەتی ئێتنیکیە، ناسنامەی ئێتنیکیە کە لە زۆر شوێن هەیە، بەڵام نەبێتە برامە بۆ دروستبوونی دەوڵەت ئەگەر پرۆژەت نەبێت. دوای دێمە سەر بەحسە. بەهەرحاڵ بۆ بگەڕمەوە سەر ئەو بەحسەی کە لە کلوبەکانی ئیستانبول دەستی پێکرد. لەو کلوبانەدا کۆمەڵێک ڕووناکبیری کورد توانیان خۆیان شکل بدەن و تەڕ بڵاوکەنەوە، بەڵام بە پێی فەرهەنگی باوی سیاسی ئەودەم لە ئیستانبول ئەوانش بە شێوەیەک لەو دەمەشدا لەو سەردەمەدا کە دەوڵەتی تورکیش پێک نەهاتبوو، گۆوار و نووسراوە و بڵێن پەیوەندیەکانیان بە تورکی بوو زیاتر. دواتر گۆواری کوردیشان دەرکرد، بەڵام سەرکەوتوو نەبوون، زۆر سەرکەوتوو نەبوون. کە دەگەڕێنەوە کوردستان تەماشا دەکەین کە لەلایەکە سیستمی خوێندن نییە، پەروەردەت نییە، پەروەردەی نەتەوەییت نییە، سیستمی پیشەسازیت نییە، پیشەسازی کوردەواری یا لە دەست جوولەکیەکاندا بوو یا لە دەست ئەرمەنیەکاندا بوو، بەڵام پیشەسازیەکی زۆر سەرەتایی، زۆر پریمیتیو، نە پیشەسازیەکی پێشکەوتوو، نە کارگایەک کە بتوانێت پەیوەندیەکانی کۆمەڵگا بگۆڕێ. ئەو پیشەسازیە لە دەست غەیری کورددا بوو و کورد بەشێکی کۆمەڵگای کوردەواری ژیانی شاری پێ کەسری شەم بوو، پێ کەم بوو، چونکە لە دێدا ئازادی زیاتر هەبوو، مەڕومەرداری هەبوو، مەڕوو ماڵەبەخێوکردن هەبوو، لە دێدا بەرهەمهێنان هەبوو، بەرهەمهێنانێک کۆمەڵگا بتوانێت زیکی پێ تێرکە. لە شاردا شتە نەبوو، لە شاردا دەبۆی کاری دەستیت کرد باە، چون کاری هەزری جاری درست نەبوو، دەبۆی کاری دەستیت کرد باە، بۆ کوردیش کەسری شەم بوو دەم بەڕاستیش بوو کە کوردێک بچێت لە شارێکدا کرێکاری بکە یا لە بەردەستی سەنعەتکارێکدا بێوێ ئاسم بکوتێ یا مەسەلەن دارتاشیەک بکە. ئەو پیشەسازی لە واستەدا بوو. لە ناوەندەکانی دەسەڵات لە بڵێن ئیسفەهان، لە تاران، بەشێک لە تەورێز، لە ئیستانبول، لە تا ڕادەیەکی لە ئەنکارا، لە شارەکانی تر، لە شام، دەمەشق، لە بەیروت، لە بەغدا تا ڕادەیەک، ئەو شێوە ژیانەی ئەو شێوە بەرهەمهێنانە خەریک گۆڕانی بەسەردەدات. ئەو گۆڕانی بەرهەمهێنانە بوو باسی ئەوە کە پەیوەندیەکانی کۆمەڵایەتیش گۆڕانیان بەسەردا بێ. ئیدی هیچ کەس پێویستی بەوە نەبێت کە بۆ پاراستنی خۆی حتمما دەبێ عەشیرەتێکی بەهێزی بێ، دە ئامۆزای هەبێ یا ئەوەی 15 بن ئامۆزای هەبێ بۆ ئەوەی بیپارێزن. مناسباتەکەی گۆڕا و چارچەوەی قانونی بەخۆیەوە کرد. ناوەندی ئەو گۆڕانکاریە کوردستان نەبوو، لەبەرەوەش کوردستان دەرفەتی ئەوەی نەبوو خۆی بەڕێقستم کە و بەرەو ئاقارێک بڕوە کە فکری نوێ وەربگرت، فکری سیاسی وەربگرت. و فکری سیاسیش بەگشتی فکری فەلسەفیش نە ئێران هەیبوو نە تورکیا هەیبوو، هەمویان لە ئوروپاوە چەکەرەیان کرد و لە ئوروپاشەوە کە هاتن یەکەم جار کە هاتنە دوو ناوەندەوە. یەکیان باکوو بوو کە لە ژێر دەسەڵاتی ڕووسەکاندا بوو، ئازەربایجانی ئێستا لە ژێر دەسەڵاتی ڕووسەکاندا بوو، لەلایەن ئەوانەوە وارد بوو. ئەوەی دیکە ئەو زانکۆ فەڕەنسەییانەی کە لە شام و لە بەیروتدا مەزرا بوون و فەڕەنساویەکان دایان مەزران بوو، ئەوەنەی کە لەوێ دەرسیان دەخوان زیاتر مەسیحیەکانی شام و بەیروت بوون. زمانی عەربی، کولتوری عەربیان هەبوو، بەڵام لەباری مەسەبیەوە مەسیحی و لەباری فەرهەنگیەوە زیاتر بەرەو بە فەڕەنسەوی بوون دەچوون. یعنی حزر لەوێرە گەشەی کرد هاتە ناو کۆمەڵگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست، لاوانە کۆمەڵگای ئێران و کۆمەڵگای تورک و هەبە پێش بوو ناو کۆمەڵگای کوردەوەری کەوا بوو. لە یەکەم قۆناغی بزودنەوەی کوردایە بڵێن چەکەرەکردنی فکری نەتەوەیی لە کوردستاندا کە ساڵی 1980 دەستی پێ کرد تا 1914 و 15 وەنەکی دەیانەوێت بەرەو جێگایەک بڕۆن شار دەست پێ دەکات، شاری جیهانی یەکەم دەست پێ دەکات. لە شاری جیهانی یەکەمدا پرۆژەی جیاوازان، مەسەن پرۆژەیەک ساڵی 1916 کە ئیتالیاش تێدا هەبوو، ئیتالیا، فەڕەنسا، ئینگلیستان ئەوانە بەریار بدەن کە دوای تەوابوونی شەڕ
هم ئەرمەنستان هم کوردستان ببن بە دوو دەوڵات ئیمپراتۆری عوسمانی هەڵبەشێنن ئەوەی دیکە پەیمانی ساکس-پیکۆیە کە هەمووتان زۆرتان لێ بیستووە کە چ شتێک دابمەزرێ یا بڵێن ڕێکەوتنامەی سێڤ ساڵی 1990 کە ڕێگا بدەن دەوڵەتی 1920 کە کوردستان ئەگەر بتوانێت خۆی بسەلمێنێ و ئەگەر خەڵک داوا بکە و کۆمەڵی نەتەوەکانیش قبولی بکە بەرەو بەدەوڵەت بووم بچێ هەلومەرجی ناونەتەوەی گۆڕانی بەسەرداوە چونکە لە سەروبەندێکدا کە ئەمپەراتۆری عوسمانیان هەڵدەوەشان دەوڵەتی نوێیان دادەمەزراند لەو کاتەدا سۆڤیەت کە لە مۆسکۆ شکلی گرتە بوو خەریک بووم هەنگاو بە هەنگاوی هەڵدەگرت بەرەو کەنداو دەهات بەرەو وڵاتانی دیکە بڵێن چارچێبەی دەسەڵات و نفوذ و سەربەری خۆی زیاتر دەکرد ساڵی 1980 هەوڵیاندا کە ئەرمەنستان و ئازەربایجان بکەنە کۆمونیستی نەیانتوانیە و هەر جارێ لە ژێر دەسەڵات هێزە سپیەکان یا بەڵێ هێزەکانی داهەنگێری تزاردەون بەڵام بۆ ساڵی 1990 و 20 ئەوانەیدی ئەو وڵاتانە گیرا بوون دواتر ئیدی هەردوو وڵات بوون بە سۆڤیەتی و کۆمونیستی ترسی ئەوە دروست بوو کە ئەگەر بێ و دەوڵەتێکی کوردی دروست بێ هەلومەرجی ناونەتەوەی باس دەکەم ئەگەر بێ وڵاتێکی کوردی دروست بێ ئەوش دەکەوێتە بەردەستی سۆڤیەت و وەک ئەرمەنستان و وەک ئازەربایجان و وەک بڵێن تاجیکستان و قرقیزستان و قەزاقستان و ئەوستانەکانی دیکە ئەوەش هەر ببێتە دەوڵەتی کۆمونیستی بۆیە هەلومەرجی ناونەتەوەی بە زەرەری کرد گۆڕانی بەسەر دەهات هەلومەرجی ناو خۆیش ئامادە نەبوو نا سیستمیک پەروەردەت هەیە نا سیستمێکی پیشەسازیت هەیە نە پەیوەندیەکانی کۆمەڵایەتی ئاڵوگۆڕەکان بەسەرداهات و نە ژیانێکی شارنشینیت هەیە نە خوێندنێکی ئەوتۆت هەیە ناتوانانی فکری نوێ وەربگری لە وەزیەتێکی ئەوەدا کە باری ناوخۆیی و ئامادەی بەدەوڵات بوون یا بەنەتەوە بوونت نییە هەلومەرجی ناونەتەوەیش بە زەرەرت و گۆڕانی بەسەردا دەبێ دێ چ دەکەی ڕاپەڕینی چەکدارانە ڕاپەڕینی شێخ محمود لێرەم ڕاپەڕینی سمکۆیشکە ساڵی 1980 لە ڕۆژهەڵاتی کوردستان دواتە شێخ سەعیدی پیران ساڵی 1925 لە باکوور ڕاپەڕینی هەرێمین هەونێ ڕاپەڕینی هەرێمی هۆکارەکە هەرچی بێ هەرسێ ڕاپەڕین لە خزمەت بزودنەوەی نەتەوەیدان لە خزمەت هەزری نەتەوەیدان هیچێک لەو سێ بزودنەوەیە لە ئاکامی گەشەی هزری نەتەوەیدا سەریان هەڵناداوە بەڵام هەرسێکیان لە خزمەت بیری نەتەوەیدان هەرسێ بزودنەوەکە لەباری زانستیوە منداڵن لەباری عاتیفیوە ناڵێن لە ڕوانگەی کوردانەوە ناڵێن لە ڕوانگەیەکەوە دەڵێن کە زانست واڵاڵێ گەشەی بیری نەتەوەی نە بەڵام هەرسێ بزودنەوەکە لە خزمەت هزری نەتەوەی کورد بزودنەوەی نەتەوەی کوردستاندان بەڵام لە وەزیەتێکەوە تەماشا دەکەین دەڵێن شێخ سەعید ڕوانگەیەکەیە دەڵێن شێخ سەعید هۆکاری ئەوەی کە تورکەکان بەشێکی خەڵکیان لێجیا کردەوە دەیانگوت کە شێخ سەعید هەوڵدەدا کە خلافەت بژێنێتەوە زیندووکەتەوە یا شێخ سەعید هەوڵدەدا کە شێخ محمودی حەفید هەوڵدەدا کە خلافەت زیندووکەتەوە لەگەڵ تورکەکان پەیوەندی هەیە لەگەڵ تورکەکانی داهەنگیری عوسمانی پەیوەندی هەیە تەنانەت لەگەڵ تورکەکانی تازەش پەیوەندی هەیە هەر هەدەفی ئەوتۆ هەیە کە ئینگلیستان دژێوە بوو نەیدێتەوە ڕێگای نادەدا یا سمکۆیشکاک ئەنگیزەی هەرچی بێ دەڵێن ڕەنگە مەسەلەی تۆڵەستانەوەی براکەی بێ یا ئەوەی کە ئەنگیزەیەکی ئەوەی هەبێ کە سەربەری عشایری خۆی سەربقات بەسەر دەڵێن عشایری دیکەدا هەرچەند هەرسێ بزودنەوە باک باسم کرد بەرەو ئاخرێک دەچوون کە کیانێکی نەتەوەیی بۆ کوردستان بەڵام سەرکەوتوو نەبوون چونکە پێکەوەش پەیوەندیەکی ئەوتۆیان نەبوو زیاتر وەک بڵێن پەیوەندی بە شێوەیەک پەیوەندی بین حەزبەکانی ئێستای خۆمان ڕێز لە یەکتر دەگرن پێکەوە دادنشن دڵیان خۆشە بەڵام ئەگەر لەمپەرێکی نوێ پەیدا بووە ئەگەر شێشەیەک پەیدا بوو دیسان ئەوەندە لە یەکتر دوور دەکەونە کە دوژمنایەتی لە پەیدا دەبێت زێهنیەتێکی ئەوتۆ لە وەزیەتێکی ئەوەدا بزودنەوەی کوردستان چ دەکە دەکەوێتە حاڵەتی خۆپاراستن حاڵەتی ڕاپەڕینێک بۆ خۆپاراستن نەک ڕاپەڕینێک بۆ دروستکردنی کیانی نەتەوەیی ڕاپەڕینێک بۆ خۆپاراستن لە بەرامبەر هێرشی لایەنی سەردەستە لایەنی سەردەست بەهێزترە پشتیوانی ناونەتەوەیی هەیە دەسەڵاتی دەوڵەتی بەدەستەوە هەیە سیستمی پەروەردە دروستەکە سیستمی پەروەردە دەخەتە خزمەت گەشە پێدانی هزری نەتەوەیی دروستکردی نەتەوەیەکی نوێ قەوەرەین و شێعرە کۆنەکانی خۆی دێژێنێتەوە زیندوی دەکاتەوە دەیکەتە شتێکی پیرۆز ئەدەبیاتی تو خوێندنی تو حکایەتی تو
کێڕوانینی خۆ چیرۆکی ژیانی نەتەوەی خۆتی لە پێشەوەی خۆت ڕەش دەکە کەم ئەرزشی دەکە کەم بایەخی دەکە کارێک دەکە کە ئەتۆ ئەوت پێ گەورە بێ ئەوت پێ مهمتر بێ ئەوت پێ لە خۆزاناتر بێ فارسی بۆیە فێربی چونکە زمانی دەوڵەتە تورکی بۆیە فێربی چونکە زمانی دەوڵەتە بەڵێ کوردەوەری چێ خۆ کوردەوەری زمانی دێهاتە یعنی وا لێ بکە کە زمانی خۆت هویەتی خۆت ناسنامەی خۆت لە پێشەوەی خۆت ڕەش بێ لەو قۆناغی ئاوادا کە هەلومەرجەکان ئاوان نە لەبەری نەوخۆیی و زەمینەی ئەوەتەیە کە کیان دروستکەی یا بزودنەوەی نەتەوەی خۆت بە ئاستەک بگەینی کە ئەدعای بەدەوڵات بووم بکە و نە هەلومەرجی ناونەتەوەی ئەو دەرفەتت پێدەدا بزودنەوەی کورد تەنیا کارێکە دەبێتە ڕاپەڕی نوشکان بەڵام زەمان تێدەپەڕێ لە 20ەکاندا 30ەکاندا 40ەکاندا تەنانەت 50ەکاندا تەنانەت 60ەکانی سەدەی ڕابردووشدا کۆمەڵگەی کوردەوەری گۆڕانێکی ئەوتوی بەسەردا نەهاتەوە گۆڕانێکی جزئی بەسەردا هاتووە بەڵام گۆڕانێکی بەهێزی بەسەردا نەهاتووە هەرچەند ڕاپەڕین دەبێت سەرهەڵدان دەبێت کۆماری کوردستان دروست دەبێت ساڵی 45 لە 60ەکاندا بزودنەوەی بارزانی لە باشووری کوردستان ڕاپەڕین دەکات لە کۆتایی 40ەکان لە سەرەتای 50ەکاندا لە باکووری کوردستان 50 ڕووناکبیری کورد کە دوای یەکیان گیانی لەدەست دەدەم نە 49 بزودنەوەی 49کان لە سەرەتای 60ەکاندا خۆیان بەڕێخستن دەکەن کار دەکەن دواتر لە 70ەکاندا لەوێ بزودنەوەی سیاسی دروست دەبێ بەڵام هەمووی ئەوانە بە شێوەیەک پچڕ و لە یەکتر جیاوازن ساڵی 90 لە دوای 90 یان مەبەستم تەنیا خۆی ساڵی 90 نییە دوای 90 ئەوانە کۆمەڵگای کوردەوەری ئاڵوگۆرێک یەک جار زۆری بەسەردا هاتووە یەکەمیان لە هەموو بەشەکانی کوردستان زانکۆ هەن ئاستی خوێندن لە هەموو بەشەکانی کوردستان گەیشتوتە ئاستێکی زۆر بەرزتر لەوەی کە پێشتر هەبوو دیسانش هەر لەو ئاستەدا نییە کە کۆمەڵگای ئێران کۆمەڵگای تورکیا و بەشێک کۆمەڵگای عێراقیەتی بەڵام گەیشتوتە ئاستێک کە ئێدی ڕووناکبیری کورد دروست بووە ڕایگەشتی کوردی دروست بووە زانکۆی کوردی هەیە زانکۆی کوردی مەبەستم ئەوەیە جەبی کوردی لە پێویست ناکە حتمەن زانکۆ بەڵێن خوێندنەکەی کوردی بوو بێ بەڵام خوێندکاری کورد خۆی دەناسێت خۆی دەبینێتەوە دەستەکەم بە پەیوەندیکردن لەگەڵ یەکتر پەیوەندەکان سنوور تێدەپەڕێنێ سنووری دێ تێدەپەڕێنێ سنووری شار تێدەپەڕێنێ سنووری هەرێم تێدەپەڕێنێ بزودنەوەی چەکداری هەن ڕۆژهەڵاتی کوردستان لە 79 بزودنەوەی چەکداری هەیە پێشتر ساڵی لە 60ەکاندا ڕاپەڕینێکی کورد مەودە یا کورد ماوەی چەکداری بووە لە باشوور چەندی ساڵ بزودنەوەی چەکداری بووە کە بەشێکی پایگاکە لە ڕۆژەوە بووە بەشێکی لە ڕۆژهەڵات بووە لە باکوور خەباتی چەکداری دەست پێ کردووە کۆی گشتی ئەوە دەبێتە باسی ئەوە کە بە شێوەیەک هەوبەندیەکی نەتەوەی وشتێرەیەکی نەتەوەی لە کوردستاندا بێتە ئەوەی کە هەلومەرجی ناونەتەوەی گۆڕانی بەسەردادێ یەکێک لە فاکتۆرەکانی هەری گرنگ بۆ گەشەکردنی بزودنەوەی فکری لە کوردستاندا سیاسی لە کوردستاندا نەتەوەی لە کوردستاندا ئاڵوگۆڕ لە هەلومەرجی ناونەتەوەیدا بووە لەگەڵ هەوتەریب لەگەڵ بەرەو پێشچوونی بڵێن مۆدرنیتە لە خودی کوردستانیشدا لە هەموو بەشەکانی کوردستان مۆدرنیتە مەبەستی منەوەیە کە خوێندن چۆتە سەرێ پیشەسازی دروست بووە کارگە و کارخانە دروستکراون لە هەموو بەشەکانی کوردستاندا جادەوبان دروستکرەوە هاتوچۆ دروست بووە پەیوەندی هەبووە ئەوە هەموو دەبێتە باسی ئەوە کە بازرگانی دروست بووە پیشەسازی لەو بوارەوە توریزم جارێ نەهاتەوەی بەڵام بە هەر حاڵ خەریکە شکل دەگرێت هەمووی ئەوە دەبێتە باسی ئەوەی کە کۆمەڵگای کوردەوەری و کۆمەڵگەکانی دیکە تووشی ئاڵوگۆڕ دەبێ ئاڵوگۆڕ لە قالبی بچووکی خۆی دێتە دەری قالبێکی گەورەتر بە خۆیەوە دەبینێ لەهجەکان لەگەڵ یەکتر ئاشنا دەبن پەیوەندەکانی کۆمەڵایەتی سنوورەکان تێدەپەڕێنێ پەیوەندی بینی بەشەکان لە سنووری خۆی دەچێتە پێشی زیاتر دەچێتە پێشێ لە هەمووی گرنگتر پرسیاری ئەوەی کە ئێمە چین جیاوازی منی کورد کە بڵێن هەوڵاتی ئێران بم لەگەڵ کوردی دیکە کە هەوڵاتی عێراق لەگەڵ کوردێک کە هەوڵاتی تورکیا سووریە چییە بۆچی ئێمە یەک نین بۆچەوە یەک نەتەوانین ئیداوە لە چارچەوەی ئەتنیسیتە لە چارچەوەی ئەتنیکی دێتە دەرێ وەرتەورە خەریکە شکلی سیاسی بەخۆیەوە دەگرێن خۆششانسی ئەوەش یا بڵێن دەرفەتێک لە دەستیشدای ئەوەیە کە هەوتەریب لە چوار بەشی کوردستاندا بزودنەوەیەک سیاسی هەیە کە هەرچەند لەگەڵ یەکتر لە سەرەتادا پەیوەندیەکی گەرم و گوڕی نەبوو بێ بەڵام هەلومەرجەکە وای لێ دەکات کە پەیوەندێکی گەرم و گوڕ لەگەڵ یەکتر دابمەزنێ وردەورە پەیوەندەکان زیاتر بن لەو کاتەدا دیاسپۆرەیەکی کوردیش دروست دەبێ
کوردستانی لە دەروی کوردستان دروستە بێ ئەو کوردستانی دەروی کوردستان ئیدی ئەو کوردستانە نییە کە لە خودی کوردستان هەیە لێرەدا کوردی هەموو بەشی کوردستان پێکاتەی جیاواز ئاستی خوێندنی جیاواز دەرفەتی خوێندنی جیاواز دەبێتە بەواسەوە کە خۆناسی کورد بگەتە ئاستە کە ئیدی داوای ماف بکە فقط نەبێتە دواژۆ و دوانەکەوێ بەڕامبەرەو ئەوە بچێت کە داوای ئەوە بکە کە منیش مافم هەیە منیش دەتوانم تواناییم هەیە ژیانم هەیە و حەقشم هەیە داوای مافی خۆی بکە ئەو ئاڵوگۆڕانەی کە بەسەر فاکتۆرەکانی نەتەوەسازی دەهاتن لە نەوەدەکاندا لەگەڵ ئاڵوگۆڕ لە وەزی ناونەتەوەییدا ئەو کۆڕەوەی گشتێکی لە باشووری کوردستان پێکات بڵێ شەپۆلێکی وشیاری نەتەوەیی لە هەموو کوردستاندا دروست کرد شەپۆلێکی هەوبەندی نەتەوەییەوە پێ دەڵێن لە نۆروێژ پێ دەڵێن ناشۆنال سۆلیداریتێ ناشۆنال سۆلیداریتێ ئەوەی دروست کرد لە کوردستاندا ئیدی کوردی پیرانشار و کوردی سەردەشت و ورمێ نە لەبەرەوەی کە بەزەی بە کوردی باشووردا بێ لەبەرەوەی کە بەهی خۆی دەزانی ماڵەکەی کردەوە ئیدی ئەو ئاڵوگۆڕانە ئاڵوگۆڕی قسە بێ ئاڵوگۆڕی هەڵوێست بێ ئاڵوگۆڕی بۆچوون بێ بوو باسی ئەوە کە خەڵک زیاتر هەست بەوە بکە کە یەک چارە نووسی هەیە سیاسەتی دەوڵاتەکانش دوو باسی ئەوە کە دشکردەوەی خەڵک زیاتر کورد بەرەو ئاقارێک بەڕێ کە خۆیان بە نەتەوەیەک چاوەڵێ بکەن و پاشان وشیاری شووە سەرێ 40 ساڵەوە پێش لە ئێراندا لە ناو زانکۆکانی ئێراندا بەحسێک بنەوەی علومی سیاسی ژێرمەجموعەیەک بوو لە حقوق ڕەنگە ئەسڵەن بڵێن فاکولتەیەک سەر بەخۆی سیاسی لەوێژ نەبوو چه بگە لە کوردستان شتێکی وهابێ ئێستا لە هەولێر لە کوردستان ئێستا دەیان زانکۆ دروست کراون لە باکووری کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان خوێندنی کوردیی خەڵک بە دوایەوە کەوتووە لەو کتێبە من باسی ئەوانە ناکەم بەڵام لێکدانەوەی وەزیەتێکە لە نەوەدەکاندا دەستی پێ کرد و تا ساڵی 2000 کە کتێبەکە تەواو دەبێ هەڵی دەسەنجێنی بەرەو ئاقارێک دەچێ پێشبینی ئەوە ناکە چون هەڵەیە بڵێم درێ ئەگەر بڵێم کە من پێشبینی ئەوەشتم کردووە نه کەس ناتوانێت من ناتوان پێشبینی سبەینێش بکەم بەڵام لێکدانەوەکە ئەوە دەگەینێ کە دەڵێ ئەگەر ڕەوشەکە ئەوە بچێ ئەو بزودنەوەی گەڕانەوەی بوو نییە بەرەو ئاقارێک دەچێت کە زیاتر پەلبەوەی بگەتە ئەو قۆناغەیە کە لە زانست سیاسیدا پێداڵێن قۆناغی بەجەماوەری بوونی بزودنەوە قۆناغی بەجەماوەری بوونی بزودنەوە ئەو قۆناغەیە کە کورد ئیدی تەنیا پێویستی بە چەک نییە بۆ ئەوەی کە خۆی ڕزگارکە دەتوانێت چەک بەکار بێنێ بەڵام لە چەک بەهێزتر ئەو خەڵکەیە کە داوای هویەتی خۆی دەکە لەسەر بنەمای هویەتخوازی خۆی شناسخوازی خۆی لە بەرامبەر ئەوی دیکەدا هویەتی خۆی نیشان بدە ناسنامەی خۆی نیشان بدە و داوا دەکە و لەسەر ئەو بنەمای ئەو داواکردنە لایەنەکەی دیکە ناچار دەکە کە ناسنامەی کوردی قبول بکە من سەرتان ناوێشێنم پێم وایە پشوویەک بچووک بدەین و پرسیاربارانم کە بزانم دەتوانم دەفاع بکەم یان نە